سنتەری بەهێز بۆ چالاکیە وەرشیەکان بە هاوکاری بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی هەولێری کۆمەڵی ئیسلامی یاسا باکردنەوەی دەیەمین خولی تۆپی بچوكراوە بۆ سنووری مەڵبەندە کاتیبەکانی خولەکە بەسەر دوو کۆمەڵە دابەشکراون و هەر تیپێک دوو یاری تووشی شکست بێت لە خولەکە دەکرایە دەرەوە. لە هەر کۆمەڵەیەک تیپێک دەگات یاری کۆتایی لە یاریکردنەوەی خولەکەش کەناڵی ئاسمانی پەیام و کەناڵی ئاسمانی بانگەواز بە یەکگەیشتن لە یاریەکە هەردوو تیپ بە گۆڵێک یەکسان بوون بۆیە پەنابرایە بەر لێدانەکانی یەکلایکەرەوە لە خاڵی سزار کەناڵی ئاسمانی پەیام سەرکەوتنی تۆمار کرد و گەیشتە خۆناغی داهاتوو. ئەمە دەیەمین خولە لە 2005 دەکەین و بەناوی خولی ئاشنایی بۆ تۆپی ئەو خولەش تایبەتە بە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی مەڵبەندی سنووری هەولێر. بەڵێ شێوازی خولەکە دۆڕاندە بە جۆتە واتە هەردوو یاری بدۆڕی لە خولەکە دەردەچێت دابەشکرا بەسەر دوو کۆمەڵە لە هەر کۆمەڵە و تیپی ئۆبرێن کۆتاییەکە دەکات یاری نهایی یاری نهاییەکەش ئەنجام دەدرێت.